بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، دەمەوێت باسی دوو خاڵی زۆر گرنگتان بۆ بکەم کە بۆ هەر خوێندنێک کە پێویستە ئەو دوو خاڵە هەبێ بۆ ئەوەی دەست بە هەر خوێندنێک بکەیت. اینجا ئەو خوێندنە پۆلی 6 بێ، ئەو خوێندنە بەکالۆریۆس بێ، ماستەر بێ، دکتۆرا بێ، فیلۆشۆ بێ، یا هەر خوێندنێک بێ، ئەو خوێندن لە ناوی وڵات بێ، لە دەروی وڵات بێ، پێویستە ئەو دوو خاڵت لێبێتە جێ تاوەکو بتوانی سەرکەوتوبی لەو خوێندنە. خاڵ زۆر هەیە بۆ ئەوەی لە هەر خوێندنێک سەرکەوتوبی، بەڵام من کە دوای تاواوکردنی ماستێر بۆم دەرکەوت ئەو دوو خاڵە زۆر گرینگە بۆ ئەوەی سەرکەوتن بەدەست بێنی لە خوێندن. خاڵی یەکەم خوێندنی پێویست بۆ هەر خوێندنێک دەبێ خوێندنێکی پێویست بکەی کە بەلای کەمی نازە بی. بۆ نمونە تەلەبە هەیە بێگزار خوێندن دەتوانی نازە ببێ، تەلەبە هەیە بە 2000 خوێندن دەرسێک 2000 بخوێنی ئینجا دەتوانی نازە بێ، تەلەبە هەیە 4000 دەبێت دووبارە بکات و ئینجا دەتوانی لەو دەرسەیە سەرکەوتوو بێ. ئینجا کە بۆ خاڵی یەکەم دەبێت خۆت بناسی ئایا بە چەند جار خوێندنی ئەو دەرسان نازە دەبی. ستا لێرە کە تەلەبەیەکی زۆر لێرە دەخوێنن، تەلەبەی کورد، هەندێکیان پێیان دەڵێم نازێ بووی، دەڵێ نەوەڵە، دەڵێن بۆچی؟ دڵوەڵە قورس بوو. من دەزانم کە تۆ نەتخوێندووە، تەنها هەفتەی کە با بڵێ ئیزنراوی ئەو کاتی خوێندوتە، بۆیە نازە نابی. تۆ تاوەکو ئێستا خۆت نەناسیوە بە چەند جار خوێندن نازە دەبی. ئەگەر ڕۆژانە نەخوێنی تەکید بە نازە نابی. تەلەبەی تریشمان هەیە هەم کووردە لێرە دەخوێنێ، ڕۆژانە سەعی خۆی دەکا، لە کاتی ئیمتحانات ئەسڵە خوێندێکی وا ناکە، نازعیش دەبێ. بۆیە خۆشەویستان، لێرە ڕنگدانەوەی ژیانتە. ئەگەر لێرە لەو خوێندنە نازع نەبی، بڕوا بکە لە بەشەکانی تی ژیانیشت سەرکەوتوو نابی. ئێمە تەلەبەمان هەبوو لە زانکۆی سلێمانی کاتی خۆی کە تەلەبە بوون لە بەکالۆریۆس، دەیەمی لە دەیەمەکەی زانکۆی سلێمانی بوو، پزیشکی دەخوێن. ئێستاش باشترین دکتۆری باتنیە لە شاری کەلار، زۆرترین نەخۆشی هەیە. ئەو کات تەلەبەیەکی سەرکەوتوو بوو، ئێستاش دکتۆرێکی سەرکەوتووە. بەڵام 2 ڕۆژ پێش ئێستا تەلەبەیەک هاتە ژوورمان، گوتم سمیستەری چەندی؟ گوتی 8. گوتم چەندت ماوە بخوێ تەواویکەی؟ دەڵێن وەڵا نازانم. دەڵێن بۆ نازانی؟ دەڵێ وەڵا زۆر کەوتومە. کاکە تۆ زۆر کەوتووی، ئەتۆ لێرە سەرکەوتوو نەبووی، چۆن بەیانی دەبی بە دکتۆرێکی سەرکەوتوو؟ دکتۆر هەیە لە شاری هەولێر، دکتۆر هەیە لە شاری سلێمانی، هەموو کوردستان سەردانی دەکات. بۆچی؟ چونکە دکتۆرێکی سەرکەوتووە. بەس تۆ ئێستا تەلەبەی سەرکەوتوونی، بڕوا بکە بەیانی کە بووی بە دکتۆریش 4 نەخۆشت نابێ، ماگانە یەک عەمەلیاتی دەکەی. بۆی خۆشەویستان، دەبێت بەرنامەیەکت دابنێ بۆ خوێندنەکەت، بەلای کەمی دەبێت لە خوێندنەکەت نازع ببی. ئەگەر لە خوێندنەکەت نازع نەبی، کەواتە ناتوانین ئەو شادەی بەدەست بێنی. خاڵی یەکەم ئەوە زۆر گرنگە بەڕاستی، و خاڵی دووەمیش وەکو خاڵی یەکەم گرنگە، کە ئەویش دەبێت بڕە پارەیەکت هەبێ بۆ ئەوەی خوێندنەکەت پێ تەواو بکەیت. ئەگەر تەلەبەی دەبێت دایک و باوکت یارمەتیت بدا بۆ نمونە، ئەگەر ئەوان پارەیان هەیە، بەخۆت دەبێت معاشێکت هەبێ، سەرچاوەیەکی داراییت هەبێ بۆ ئەوەی ئەو ماوەیە بە تایبەتی لە دەرەوەی وڵات بەبێ پارەی بە هیچ شێوەیەک ناخوێندرێت. زۆر زەحمەتە بەڕاستی. دەبێ پارەیەکت هەبێ، ئینجا دەتوانی خوێندنەکەت بەردەوام بخوێنی. هەندێک تەلەبە هەیە لێرە ئیشەکەن، هەم خوێندن دەکەن هەم ئیشیش دەکەن، هەم تەلەبەی سەرکەوتووشن. یعنی تۆ دەتوانی لەو شوێنە ئیش بکەی، بەڵام دەبی هاوسەنگیەک ڕابگری، نابێ ئیشکردنەکە تەسیل لە خوێندنەکەت بکە. ئەو کاتی دەتوانی لێرە کار بکەی و هەم کار بکەی و هەم بشخوێنی. ئێستا لەو بینایە با بڵێن چەند تەلەبەیەک هەیە سەرکەوتوونە، هەم ئیشەکەن هەم دەشخوێنن، پارەیەکی زۆریشان دەست دەکەوێت. لێرە کوڕێکی لێیە پاکستانیە، کاسبی دەکات، دۆلار دەگۆڕێتەوە، قبول بۆ تەلەبان وەرەگری، پارەیەکی زۆری دەست دەکەوێت. دەزانم ئاگادارم و ژیانێکی خۆشیش بەڕێ دەکات و خوێندنەکەی خۆشی دەکات. بەڵام لەو بینایەت نزیکەی 250 تەلەبەیەکن، چەند تەلەبەیەک ئاوانە لەوانەیە 3-4 بن بەدەست بژمێردرێن کە هەم دەخوێنن هەم ئیشش دەکەن و لە هەردووکیان سەرکەوتوونە. بەڵام بە شێوەیەکی گشتی ینی ڕێژەکە کەمە، بۆیە دەبێت پارەیەکت هەبێ بۆ ئەوەی ئەو ماوەیە کە لە خوێندنی خوێندنەکەت پێ تەواو بکەیت.
لە ژوورەکەم تەلەبەیەکی لێبوو بەنگلادیشی بوو هەم پارەی نەبوو پارەی لە خەزوری وەرگرتووە بە قەرز بۆ ئەوی بێ لێرە دکتۆرا بخوێنێ و نەشی دەخوێن یعنی خوێندنەکەی ئەگەر 4 ساڵ بێ 8 ساڵە ئینجا پێی تەواو دەکرا ینی ئاوە ینی بە 2 قاتان ئینجا پێی تەواو دەکرا ێ باشە تۆ نەپارەت هەیە نا خوێندنێکی وا دەکەی کە دەربچی ئەی باشە بۆچی هاتی بۆ ئێرە بۆی خۆشەویستان ئەگەر دەتەوێت بخوێنی پێویستە بە ڕای من بە تێگەویشتنی من ئەو دوو خاڵە زۆر گرینگە پێویستە پابندی بی و خاڵی تری زۆرە لەوانەیە بڵێ ئەی ماڵ و منداڵ ڕاستە دەبێت پارەیەکیش بۆ ماڵ و منداڵ بەجێبێرن بەڵام کە تۆ پارەت بۆ خۆت نەبێ بۆ ماڵ و منداڵەکەی چی بەجێ دێری بۆیە دەبێت خوێندنێکی پێویست بکەی بۆ ئەوەی لە خوێندنەکە سەرکەوتوو بووی خاڵی دووەمیش بڕە پارەیەکت هەبێ کە بەشی ئەو خوێندنت بکە تاوەکو پێی تەواو بکەین هیوادارم سوودی هەبێ خواتان لەگەڵ